ئێستاە هەندێک لە وڵاتان هەن لای خۆشمان هەر زۆری بەکارهێنین ئەوەیە کە هیچ بەڵام هەندێک وڵاتەیە تەنانەت لە ڕکابرایەتەکە پێش ئێمەکە نەچەند بە پێی ژمارەی دانیشتوان بێگومانە لەوانێ زۆر دروست نەبێ بەڵام بۆ نمونە کۆریەکان کۆریای باشوور ئەوترێت یەکێک لە وڵاتانێ زۆرترین با بڵێن ڕێژەی فیلتەر بەکارهێن و بۆ نمونە ئەو فیلترانی کەتر دەموچاوی پێکڕمە تایبەت ئەمان کێشان لەگەڵام پێڵی پشتچاوشتیان هەیە زۆربیانە چون نەشتەرگەری ئەمەیان کردووە دەموچاویانەوە تۆزێک تیشتر نیشانن هەموو ئەمانە چون دەموچاویان تۆزێک خەڵ خەرپەنیشە ئیتر ئەم ئیشاناکەن جا بۆیە باسەکەم لەمەوە هات سەر کە ئێمە هەندێک جار لەسەر ئەم فۆتوانە بڕیارەیەن ئەسا بۆ نمونە کەسی وایە تۆ لە شوێنەکە ئەیبینی بەرامبەر فۆتۆکەشی ببینی لانێ زۆر ئێستا لەسەر بڕیارت گرفت دروست ناکە بەڵام کەسی وایە ژنخوازی لەسەر ئەم فیلتەرەکە هەوڵ بن ئەگەر کەسێکتان هەڵبژار بیبینن لە نزیکەوە کەسی وان بینیوە چوە لەسەر ئەم فۆتۆی فیلتەرە کچێکی هەڵبژاردووە کوڕێکی هەڵبژاردووە دواتر چوونەتە چاوپێککەوتنەکە یەکتریان بینیوە دیەتی زەوی بۆ ئاسمان فەرقی تازە کەوتوێتە قسەی خۆشیەوە ژیانەکە دەستی پێکردو بەڵام کۆڵی گلی بناشت بە کوردیەکەی خۆمانەڵێ بەڕەسم تێمەکەەوە لە پێشەوە بیبینە کورداسایش دەڵێ کە بەیانیان لە خەوەسا و کاتی دەرەکەوێت خۆی جاران فرێشیان فرێژنیان خۆیەتی یاخود شتیکەی زۆرتر بەکارێنەوە ئێستا هۆشیاری بکەن کچەکانی ئێمە بەڕاستی تەنیا هۆکارن بەوەی کە زۆر حەزیان لە جوانکاری و گۆڕانکاریە یان هەرێکجار پیاوانیش لانێ ڕۆڵیان هەبێت لەوەی کە ئەمەنە هانی کچانە و ژنانە یان بچن ئەم نەشتەرگەریانەکەن ئەوە دانێ بۆ ڕۆژێکی باش ئەمڕۆ لەسەر گۆڕانکاری لە هۆرمۆنی ژنانە قساکەین هەندێک جار هەیە ئەبینیت بۆ نمونە لە پڕا بێتاقەت ئەبیت مەبەستم لە خاتوونەکانایە هەندێک جار ئەبینێ بۆ نمونە خاتوونێک سوڕی مانگانی گۆڕانکاری بەسەرادێت درەنگ ئەکێتە سوڕی مانگانەوە زیبکە لە دەموچاوی دەرەچێ هەموو ئەمانە لانێ نیشانەیەک بێت کە پێت بڵێ لە جەستە تا بچۆ هەندێک پشکنیم بکە سەردانێکی پزیشکی نەخۆشەکانی ژنانە بکە نەکە لە ڕووی هۆرمۆنەکان و گۆڕانکارێک لە جەستەدا ڕوویدا بێت جا ئێمە لە تەوری یەکەمی بەرنامەکەمان ئەمانە لەسەر ئەم گۆڕانکاری لە هۆرمۆنەکان و لانێ هەندێک جار گرفت بۆ هۆرمۆنەکانی ژنانە قسە بکەین هەر بۆیە داواکەین لە بەڕێز میوانی بەرنامەکەمان دکتۆر ئیسرا ئیسماعیل پسپۆڕی نەخۆشیەکانی ژنانمان ئامادە بێت دکتۆر گیان سڵاوی لێبێ بەیانی باش سڵاوتان لێبێ باشن بەخێر بێ فەرمانەکەم بەیانیەکی باراناوێت دکتۆریانی هەر خەفەتێکی شت بێ هێور هێور خێر و بەرەکەتە ئیشەڵڵا بەخێر بێ دکتۆرە کاتێک باسی هۆرمۆنی خاتوونەکانەکەن ئەسڵەن سترێس و ئەمانش زۆر دەورە بینە جاوە لە درێژەی گفتوگۆکەمانە قساکەن بەڕاستی ئەمانە تا چەند هۆکارە بۆی کەسڵان هۆرمۆنانە تێک بە بەڵام خاتوونێک دکتۆر بە چیا بزانە هۆرمۆنەکانی تێکچوو چون زۆر جار بۆ نمونە هاوەرزە گۆڕە لای ئێمەگەر سوڕی مانگانە تێبچێڵەوە پەیوەندی بە وەرزەوە هەیە یان بۆ نمونە هەواڵێکە بێڵێڵە و سوڕی مانگانەکەم پەیوەندی بۆ یان دەموچاوزی بکەیتە دروست بێڵە پەیوەندی بە کرێمەکەمەوە هەیە یان لەوانەیە قەلاق بوو بێت خواردنی چۆن بخوات بەڵام بەڕاستی ئەوەی کە نیشانەیە بە ئێمە سوڕی با بڵێن هۆرمۆنەکان تیامانە گۆڕانکاری بەسەرا هاتووە چییە؟ بەڵێ سەرەتا ئەبێت تێبگەین هۆرمۆن چییە؟ هۆرمۆن گەیاندەرێکی کیمیاییە لە ڕژێنەکانی جەستەمان دەرەچێ طبعاً بەڕێگای خوێنەوە ئەگاتە خانە و شانەی ئەندامەکان و کارێکی تایبەت ئەنجامەکە لەم ئەندامانە بۆ نمونە ئەڵێن ئیسترۆجین چییە؟ ئیسترۆجین وەکو با بڵێن گەیاندەرایە وەکو هۆرمۆنە ئەم هۆرمۆنە دەرەچێ لە ئەندامی هێلکەدان چی ئەکا ئیشی چییە؟ تەنزیمی سوڕی مانگانەی ئافرەتەکە هەروەها دەورێکی زۆر گرنگی هەیە لە ژیانی ئافرەتە با بڵێن ئەچێتە دروستبوونی ئێسقان پێست مەزاجی ئافرەت هەروەها پرۆجستیرۆن بە هەمان شێواز وەکو هۆرمۆنەکانی کە مەسەن هۆرمۆنی غودەی دەرەقی چی ئەکا کەم دەرچوونی بە ڕێژەیەکی کەم چ تەسیرێکی هەیە لەسەر جەستا یان ڕێژەیەکی زۆر تەسیراتی چیە لەسەر جەستا ئەنسۆلین بە هەمان شێواز کۆرتیزۆل بە هەمان شێواز کە کۆرتیزۆل کە دەرەچێت لە ڕژێنی ئەدریناڵ سەر و گورچیلە تەسیر با بڵێن هەموو تەنزیمی سترێس ینی سترێسی ئەو کەسە
چۆن تەنزیمەکرێ و چۆن تەسیری لێ ناکرێ لە ڕێگای ئەم هۆرمۆنەوە ئەم هۆرمۆناتانە هەمووی بە هارمۆنی ئیشەکەن یارمەتی یەکتر ئەیەن و لەسەرەوە ئەگەر دەست پێ بکەین لە ڕژێنی ژێر ثالاماس هایپۆثالاماس کە گۆنادۆترۆفین ریلیزینگ هۆرمۆن دەرەکات تەسیرەکە لەسەر ڕژێنی نوخامی LHFSH دەرەکە ئەوەش تەسیرەکە لەسەر هێلکەدان ئیسترۆجین و پرۆجستیرۆن دەرەکە کە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە باڵێ بۆچی لەبەرەوەی هەندێک گۆڕانکاری ئاسایی لە قۆناغی ژیانی ئافرەتە ڕوئەیە ئەم گۆڕانکاریە ئاسانانە کە هەموو کەسێک لە هەموو یعنی با بڵێن کچێک ڕوئەیە لە مناڵیەوە ژیانی ئەگۆڕێ بۆ باڵغ بوون چی ڕوئەیە لەو ماوەیە چی ڕوئەیە ئیسترۆجین و پرۆجستیرۆن بەرزە بێ تەسیری ئەم ئیسترۆجین و پرۆجستیرۆنە سووری مانگانەیان دەست پێەکە کە ئەوەش گۆڕانکاریەکی زۆرە لەم قۆناغی ژیانە بۆ ئەو کچانە اینجا ئەبێتە هۆی دەرکەوتنی زیبکە و چوری پێسیا ئەکا هەندێکیان مەسەن باڵایان بەرزەبێ کێشیان بەرزەبێ شێوازی حەوزیان پانترە بێ با بڵێن شێوازی حەوزی کچ وەرەگرێ ئەم گۆڕانکاریانە ئاسانن طبیعین و ئەبێ هەموو کچان بزانن کە ئەمە بەشێکە لە قۆناغی ژیانیان هەروەها ئەچنە قۆناغێکی تر قۆناغی حەمل و دوای مناڵ بوون لە حەملە با بڵێن لە کاتی سکپڕی ئیسترۆجین و پرۆجستیرۆن بە هەمان شێواز زۆر بەرزە بێ بۆچی بەرزە بێ لەبەر ئەم پرۆجستیرۆنە زۆر گرنگە حەملەکە بەردەوام بێ و بمێنێ و تووشی لە بارچوون نەبێ و ڕەحمەکە با بڵێن ئامادە ئەکە چۆن مناڵەکە وەرگێ و چۆنی خۆراکوشتی بۆ بچێ ئەمە زۆر گرنگە ئاساییە بەڵام ئەم بەرزبوونی ئیسترۆجین و پرۆجستیرۆن طبعاً نیشانەی هەیە لەسەر ئەو خانمە چیە نیشانەکانی مەزاجیان تێکەچێ زیبکە دەرەکەوێ مەسەرەن هەندێک جار قژ ئەوەرێ چوری پێست زیاءەکە ئەم مەزاجیان تێکەچێ مەسەرەن لە کاتی حەملا سەیرەکەی زۆر هەستیان یعنی ناسکە بن و لە باسی ترین شت بێتاقەتە بن ئەم گۆڕانکاریانە لەبەر ئەم هۆرمۆنانەیە کە بەرزە بێ و شتێکی ئاساییە و ئەبێ بزانن شتێکی ئاساییە حتا توشببوونیان بە دڵتێک چوونەوە و ڕشانەوە و ئەمەش هۆکاری زیابوونی ئیسترۆجین و پرۆجستیرۆنە دکتۆرە زۆر جارڵی نێمە هۆرمۆنەکان لە جەستەی ئێمەیە لە کوێرە ڕژێنەکانەوە کە وەکو مادەی چیمیایی ئەتوانی پێناسەی بکەین و کۆمەڵی ئەرچانەیە لە جەستەیە کە کاریان پێکرێ ئەگەر تێک بچێت کۆمەڵی نیشانە دەرەکەوێت منەمەوێت لەو نیشانانەی کە زۆر جار هەستی پێکرێ لایەنی دەرونیە قەلەقی و بۆ نمونە گۆشە گیریە بۆچی لایەنی دەرونی تێگەچێ بۆ کەسە هەستەکات وەکو ڕۆژانی ئاسایی نییە کەسێکی نامۆیە ئەم وەم نیشانانە لەسەر لایەنی دەرونی بەتەر لە لایەنە جەستەکەی کە کۆمەڵی ئازاریکە ئەبێت بەڵێ وەکو وتمان ئیسترۆجین و پرۆجستیرۆن لێرە زۆر دوو هۆرمۆنێکی مهمن بۆ ئافرەت و گۆڕانکاری کە بەسەریا ئەچێ لە قۆناغی ژیانە با بڵێن لە باڵغ بوونەوە بۆ حەمل دروستکردن و دوای کەوتمان بەرزە بێ ئەم هۆرمۆنانە و ئەبێتە هۆی تێکچوونی مەزاجیان مودیان تێکەچێ بەعزە جار بەیانی هەڵەسێ بێتاقەتە مەسەلەن ئێوارە باشە ئەمە هەمووی بەهۆی تێکچوونی هۆرمۆنات دروستە بێ یاخود مەسەن سیرەکەی دوای ئەوەی مناڵیانە بێ دوای مناڵیانە بێ یەکسەر ئیسترۆجین و پرۆجستیرۆن دا ئەبەزێ کە دا ئەبەزێ یەکسەر تووشی کە ئابا بن دڵە ڕاوکێ قەلەقی دڵە کوتێ ئەمە هەمووی بەهۆی گۆڕانکاری هۆرمۆناتەوە بێ یا ئەبینین ئەو ئافرەتانە کە لە ئەخیری چلەکانن با بڵێن لە بینی با بڵێن 45 و 55 کە ئەگەنە تەمەنی ناومێدی با بڵێن اینجا ئەمانەش هۆرمۆناتیان تێکەچێ ینی ئیسترۆجینیان کەمە بێ کە کەمە بێ هەستەکەن بە قەلەقی بێتاقەتی کە ئابەیەکی زۆر اینجا مەسەلەن گڕ ئەیانگەیانە پلەی گەرمی جەستەیان بەرزە بێتەوانێ بەبێ هۆکار سیرەکەی زۆر ساردە دنیا بەڵام ئەم ئارەقێکی زۆری کردووە خصوصەن شەوان بڵێ ئارەقێکی زۆرەکە و گەرمایەکی زۆری بە جەستەیەت و نازانێ مەوزوعەکە چییە ئەمانە ئەبێ بزانن ئەمە کە گۆڕانکاریەکی ئاساییە لەو تەمەنا ڕوئەیە بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنەکان وەکووتمان وەکو
ئۆرکێسترایە یعنی وەکو ئۆرکێسترا چۆن لە هارمۆنیە هەموو هۆرمۆنەکان ئەبێ لە هارمۆنیا بێنی یەک دانەی تێکچێ یان بە نەشاز لێدەن ئەها لە ئۆرکێستراکان ئەمەش تێکەچێ تر مەزاج تێکەچێ زیب کە دەرەکەوێ چەوری پێز زۆرە بێ یا ئەو کەسانە کە نزیکی مەسەرەن وەستانەوەی سوڕی مانگانن پێستیان وشکە بێ شۆنە هەستیارەکان وشکە بێ یعنی با بڵێن مەسەن سەررجەیان قورسە بێ ئەمانە هەمووی کوتوشی کە ئابەیانەکە بێ تااقەتیانەکە ئەبێ یعنی هۆشیار بن بۆ ئەم نیشانانە ئەو هۆشیاری قساکەن کەمە بەسلێکێ بەڵام پێش ئەوە دکتور ئەوەی کە بەڕێزت باست کرد تاکو ئێستا ئاساییە بەڵام چی ئەگەر لە جستەی خاتوونەکە ڕوویدا ئاسایی نییە ئیتر ئەبێ سەردانی پزیشکی بۆ بکە بزدەبت ئەمە پرسیارێکی زۆر باشە ئێمە عادەتەن ئامۆژگاری ئافرەتانەکەین ئەگەر سووری مانگانەیان تێکچوو ئەبێ سەردانی پزیشکە پسکۆڕەکانیان تێکچوونی سووری مانگانە بە هەچ شێوازێک بۆ نمونە کەم بوو مەسەلەن سەستەکە وەکو هەموو جارێ نییە سووری مانگانە ئەبێت لە 3 بۆ 5 ڕۆژ بێ باشە بە ڕێژەیەکی مەسەلەن 80 سیسی بێ لە ڕۆژەکە سیرەکە ئەمە سووری مانگانەی کەم بووە مەسەن 1 ڕۆژە یان زۆر کەمە یاخود هەستەکە زۆر زۆرە مەسەن هەموو 2 سەعات جارێ پادەکەی ئەگۆڕێ بۆ نمونە یاخود بە کلۆ مەسەلەن خوێن دائەنێ ئەمە نیشانەیەکە کە شتەکە ئاساییە طبیعی نییە لە ئاساییەکە دەرچوو ئەبێ سەردانی پزیشکە پسپۆڕەکەی کە یا مەسەلەن زیاتر لە 5 ڕۆژ بخایەنە یا لە هەفتەیەک بخایەنە 10 ڕۆژە زیاترە یا لە مانگێکە 2 جار سووری مانگانەیان بۆیە بعضێکیان بە 2 مانگ بە 3 مانگ سووری مانگانەیان بۆ نایە ئەسڵەن بەعزە ئافرەت هەیە ئەڵێ لە هەموو ساڵەکە من 4 جار سووری مانگانە بینم ئایا ئەمە نۆرماڵە بە تەکید ئاسایی نییە و سەرنج ڕاکێشە و ئەبێ سەردانی پزیشکە پسپۆڕەکە بکە یاخود کێش وەرگێ بە لە پڕا مەسەن خۆی زەعیفە 55 کیلۆیە 60 کیلۆ لە پڕا بوو بە 7 نازانێ بۆچی مەسەلەن یا مەسەلەن قژی زۆر ئەوەرێ بە شێوازێک ئەوەرێ پەڵە دروستەکە لە سەریە ینی شوێنانێکە بێت هیچ قژی تیا نامێنێ ئەمەش نیشانەیەکی سەرنج ڕاکێشە بۆ نمونە ئەم شتانەیە مەسەلەن ئەوانەی کە مەسەلەن زۆر با بڵێن خەویان ناڕێکە بێ لە پڕە سیرەکە مەسەن ناخەوێ شەوان هەتا سەعات 2-3 دانشێ و هەتا سەعات 10-11 ئەخەوێ شێوازی خەوی گۆڕاوە ئەمانە هەمویان ئەبێ سەردانی پزیشکی پسپۆڕکەمان نیشانەیەکی باش نییە باشە دکتۆرە زۆر جارەڵێن لایفستایل زۆر کاریگەری هەیە لەسەر هەموو بابەتە جەستەیەک هەموو نەخۆشیەکان چکە ئێستا بینی لەگەڵ ڕابردووە زۆر جیاوازی هەیە یعنی ئێستا ئێمە گەرە خۆمان ئەمە بابەتێکی زۆر زانستیە کە گفتگوی لەسەرەکەین بۆی کە هۆشیاری لە ڕێگەی ئێوەی بەڕێزە و بڵاو بکەینەوە یانی زۆر کەسمان هەیە بە کوڕانیش و بە ژنانیشەوە پرسیاریەوەکەین دایکانی ئێمە لە ڕابردووە کەمترین سەردانی لای پزیشکی کردووە باشم چەندی مناڵی زۆریشی هەبووە بەڵام ئێستا بە پێچەوانەوە سێرەکەی کچە گەنجەکانمان زۆر گرفتیان هەیە شێوازی خواردن ئەم فاستفودی ئێستا هەیە وەکو بەڕێزی ئاماژە و پێ هەتا 4 و 5 بەیانی تۆ کچێکی هێرزەکاری تازە لە گەشایی تازە هۆرمۆنەکان لە جستەدا دروستە بێ ئەم شێوازە ئەگەر تێک بچێ کاریگەری لەسەر ئەو هارمۆنی هەیە کە بەڕێزی باسیەکەی هۆرمۆنەکان تێک بچێت لە جەستەمانە چ خواردن بێ چ خەو بێ جا بابەتی کەشکە زۆر گرنگە قەڵەوی کاریگەری هەیە لەسەری بەتەکید لایفستایل یان گۆڕانکاری لە لایفستایل زۆر ضرورە دەست پێ بکە ئیتر ینی چونکە ئەم بەڕاستی سۆشیال میدیا و مۆبایل و ئەو شتانە وایان لێەکە شەوان بمێنن هەتا سەعات 3 و 4 و بەهۆی ئەوەوە ئەم هۆرمۆنانە تێکەچێت چکە ئێمە هۆرمۆنمان هەیە مەسەلەن بە شەو کەم یعنی ڕێژەی دەرچوونی کەمە بە ڕۆژ زیاترە واتە باشترین خەو بۆ هەموو کەس لە سەعات 10 بۆ 11 ئەبێ بخەون و بەیانیان 5 بۆ 6 بەیانی ئەبێ هەستن ئەمە باشترین جۆری نووسنە با بڵین طبعا ئەگەر تۆ ئەم
هەموو شەوەکە هەستاوی ئەکیت خواردنی شەخۆی لەم بینە چکە بێتاقەتە بی و برسیتە بێ و ئەبێ شت بخۆی ئەنجا لێرە چیت فاست فودەکان چکە زۆر سەریعە فاست فودە خۆن زیاتر جبس با بڵێن نەستەلا بیپسی نازام چی ئەمە بە درێژایی شەو ئەمە ئەخورێ ئەمە ئەبێتە هۆی قەڵەوی کە دروستە بێ مقاومەی ئینسۆلین بەرزە بێ واتە هۆرمۆنی ئینسۆلین ناتوانێت ئیتر شەکرە بەکاربێنێ بیکە بە وزە ئەبێ بە لە جگەرە وەکو چەوری دروستە بێ ئەمە هەموو زۆربەی نەخۆشیەکان با بڵێن لێرەوە دەست پێ ئەەکە یەکێک لەو نەخۆشیانە بڵێن تەکەیوسی هێلکەدانە وردەکیسی هێلکەدان یا پێڵێن فرەکیسی هێلکەدان ئەمە طبعاً نازانن ینی ئافرەتان ئەمە بەم شێوازە دروستە بێ یا کچان زیاتر ئێستا لە کچانە باوە ئەممانەوەی شەوە وای لێ ئەکا خواردنەکە با بڵێن فاست فودەکان یا خواردنە خراپەکان بخورێ و بێتە هۆی قەڵەوی ئەو قەڵەویەشە بێتە هۆی توشبوونیان بەم نەخۆشیە درێژخایەنانە طبعاً ئەمەش وەکو بڵێن تەکەیوسی هێلکەدان نەخۆشیەکی درێژخایەنە بتەوێ بنەبڕیکەی بنەبڕ نابێت ئەمێنێ لەگەڵیان ئەبێ بەڕەفیقیان هەتا تەمەنیان ئەگاتە 70-80 ساڵ زۆربەی نەخۆشەکانی ئەڵێ دکتۆرە من ئەمێ حەبێکم بیتێ بنەبڕیکە ینی تەواو بێ ئەبێ بزانن کە قەت ئەمە بنەبڕ نابێت بەڵام ئەتوانن چاکیکەن بە چاکردنی لایف ستایلیان شێوازی ژیانیان بگۆڕن خەویان ڕێککەن زوو بخەون زوو هەستن خواردنیان تەندروستکەن دوورکەون لەو خواردنە فاست فودانە و با بڵێن شەکری زۆر و ئاردی زۆر نان و برنج و ئەوانە دوورکەون لێی زیاتر ئاو خواردنەوەی زۆر مهمە وەکو دیتۆکسە بۆ جەستە بۆ جگەر زۆر مهمە وەرزشکردن زۆر مهمە لەبەرەوەی هۆرمۆنی خۆشی و سەعادەی پێڵێن دەرەکەوێ و ئەوە شوایلیان لێ ئەکە ئینەرژیان زیاد بێ تااقەتیان هەبێ ئێستا ئەگەر پرسیارکەی لە زۆربەی کچانکەیە لە لامان لە عیادە تااقەتم نییە ناتوانم ئیش ینی ئەرکی ڕۆژانەی خۆم بکەم هەدای من هەستەکەم بێتاقەتم بێ حواس ئەمە هەمووی سببەکەی ئەوەیە کە ستایلی ژیانیان تێک چووە یعنی بە شێوازێکی غەڵەت طبعاً لە پاڵ ئەمەشە وەرزشکردن زۆر گرنگە هەموو ڕۆژ ئەبێ نیو سعات بۆ سعاتێک وەرزشکەن بە هەر شێوازێک بێ چۆن حەزیان لێە ڕۆشتنەوەی ڕێبێ دوای نان خواردن دوای ژەمی نان خواردن 20 دقە ئەگەر بجوڵێن هەر وەکو ریاضاتی باریەکەین هەر باشترە لە دانیشتن و نان خواردنەکە مەلە بێ یۆگا بێ هەچ ریاضەیەک بێ خۆیان بۆ نمونە بەسیترین شت پەتپەتێنە لە ماڵەوە گەر بیکەن ئەوەش هەر وەکو ریاضاتی ڕێگاکانی بۆ کردویتەوە وەرزش بەس تۆ بیکە هەر بیکە بەس بجوڵە یعنی جوڵە زۆر مهمە زۆر گرنگە ڕاست دکتۆر ئێستا لایەنی دەرونی ئەوەی کە لە ئێستا مرۆڤ بەردەوام ئەناڵێنێ ئەڵێ ئەمە هەر ساف نییە ئەمە دایم لەم لاو لەولایە ئەمە تا چەند دەورە بینە خۆی وایە لەبەرەوەی یعنی زروف واکە هەندێک جار مێشک زیاد لە حەدی خۆی ئیشەکە بەڵام ئێمە کە ئەڵێن ئاو زۆر بخۆ بڕۆ بەڕێوە هەستەکەی بیرکردنەوەش ئەگۆڕێ یعنی وا زۆر بیر ناکەیتەوە زۆر بە قوڵی فکر لە شتەکان ناکەی ئەوەنە سترێسێکە بۆ دروستکە طبعاً ئەو هۆرمۆنش کە مەسئولە لەسەر سترێس فریا ناکەوێ ئیشکە یعنی کۆرتیزۆل بە بەردەوامی دەرەچێ کە بە بەردەوامی دەرەچێ وای لێ ئەکە مەناعەتی جەستە دابەزێنێ کە مەناعەتیش دابەزێ معڕەزی بۆ هەموو جۆر نەخۆشیەکان لەبەر ئەوە ئێمە ئامۆژگاری ریاضە ئەکەین وەرزشەکەین خواردنە باشەکان مەسەلەن زۆر ریشاڵی تیابێ ئاوێکی زۆر با بڵێن پرۆتینێکی زۆر ئەمە وای لێکە یعنی باری دەرونیان چاک بێ چکە ئینسان ناتوانێت بیر نەکە بەڵام ئەبێ بیر کاتەوە لەو شتانە کە تەوازونێک یعنی خەڵکەکە لە ژیانی خۆی تەوازونەکە هۆرمۆنی خۆشیەکە دکتۆر بیستەبەت وای لێ بکە هۆرمۆنی خۆشیەکە دەرچێ چۆن دەرەچێ بە وەرزش دەرەچێ باوەڕکە گەر بەیانیان 1.5 ساعاتێک بڕۆن بەڕێوە
هەموو مەزاجیان ئەگۆڕێ ڕۆژەکە خۆشە بێت بیزە ڕۆژەکە هەمووی خۆشە بێ یعنی دەست پێکە بە مەزاجێکی باش لەو ڕۆژە. باشە دکتۆر بابەتی کە هەیە زۆر گرنگە و لە جیهانا زۆر گرنگی بم بابەتیان لەوانەیە لای خۆشمان خۆزگەی ترەمە لە داهاتوە بکرێ یعنی لە زۆربەی وڵاتەکانە هەر کەسە لە مناڵیەوە هەتا گەورەشە بێت دکتۆری خۆی هەیە کەسی خۆی هەیە کاتوانێت پشکنینی بۆ بکە لای خۆمان جارێت تۆزێک ئەمە هەلوانەیە هەبێ و لەوانە زۆرێک کەمتر بێ گرنگی پشکنین چەند مهمە بۆ نمونە ئێوە پزیشکەکان ساڵانەر بۆ هەموو کەس بەعام ئەجا بۆ خانمان کە گۆڕانکاری لە جەستەیانە دروستەوێ پشکنین تا چەند گرنگە تۆ بتوانی ساڵانە بۆ خۆت ئەنجام بی نەک لە پڕشتێکت یا دەرکەوێت و کۆمەڵی لێکەوتی خراپی هەبێ بۆی بە شێوازێکا لە تەندروستی خۆت وەکو جەنابەت فەرمووت لە دەرەوە فامیلی دۆکتۆر هەیە یعنی هی عائیلەیە ئەو عائیلەیە طبعا ئەمانە ژمارەیان زۆرە لەبەرەوە دابەش کراون بەسەر عائیلەکان یەکی مەسئولە مثلەن لە 5 عائیلە لە 6 عائیلە با بڵێن تەندروستی ئەم خێزانە مەسئولە لەو دکتۆرە پشکنینی ڕوودەی دەرەقی بۆ نمونە T3 T4 پشکنینی مثلەن کەمی خوێن مثلەن ئاسن هەندێک جار بەعزە نەخۆشیەکانی خوێن دەرەکەوێ هەر بە پشکنینێکی بەسیتی خوێن ئەمە کە نەخۆشەکە نایکە نازانێ مثلەن کەم خوێنە کەم ئاسنە ڕوودەی دەرەقی تێک چووە بۆ نمونە مثلەن هەندێک نەخۆشیەکانی با بڵێن درێژخایەنەکان کە مەناعەی گیان پێی یعنی ئەڕزێ ئەمانە هەمووی بە پشکنینێکی بەسیت کە ئەو فامیلی دکتۆرە بۆ ئەم خێزانە ئەکە ئەتوانێت کەشفیکە کە کەشفیەکە زووتر بە تەکید عیلاجیشی بۆ داانێ کاریگەریەکانی کەمترە بێ بۆ نمونە کواتۆ مەسەلەن بە پشکنینێکی بەسیتی خوێن لیوکیمیایەک دەستنیشانەکەی وانە ئەمە لە قۆناغێکی زۆر تازە دەست پێ بکەی بە عیلاجکردنی لەوانەیە چاک بێ نەجاتی بێ لەو شێرپەنجەیە وەکو مەسەلەن لە مەرحەلەیەکی ئەخیر کەشفیکەی کە هیچی ئیتر بۆ ناکرێ جگە لە کیمیاوی جگە لە ئەشعا و جگە لە ئەو شتانە کە زیاتر ینی جەستەی ئەڕۆخێ پێی لانەی هەندێک جار خاتوونەکان خۆیان سربەخۆ هەندێک دەرمان بەکار بهێنن کە کار ئەکاتە سەر هۆرمۆنەکانی ژنانە لە جەستەیانە ئەمە زۆر ئەیبینین زۆر هەرو حەبی پێما بێ ڕێگە حەبی منع طبعا ئەمە یەکێکە لە هەڵەکان کە ئەیکەن ئەچێتە سەیدەلیەک ئەڵێ من ئەمەوێ مەسەلەن ڕەمەزانە و نامەوێ سۆڕی مانگانم بۆیێت ئەویشە چێ نوعێکی حەبی منعە نازانێ ئەم حەبی منعە ئەنواع جۆری هەیە و هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجستیرۆنەکە کە تایەتی ڕێژەکانی ئەگۆڕێ با بڵێن لە ڕێژەیەکی کەم بۆ وەسەط بۆ زۆر یعنی کەمی ئیسترۆجین با بڵێن کەمی وەسەط یان زۆر ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر سووڕی مانگانە مەسەلەن هەندێک جار ڕێژەکەی کەمە سیرەکەی دەدانە حەب وەرەگرێ و دوایی مثلەن پشر خوێنیە بێ نازانێ مۆزۆر چییە هۆی سەبەبەکە ئەو حەبی منعەیەکە وەری گرتووە تێگەی لە من مەسەن یا بەعزێکیانیان ئەڵێ مەسەن من ئەچم بۆ عەمرە یا ئەچم بۆ حەج نامەوێ سووڕی مانگانم بۆ بێت باشە ئەچێ لە سەیدەلیەک حەبێکیاتی ئەڵێ ئەمە بەکار بێنە زۆر زۆر باشە ئەمە سووڕی مانگانەیان تێکەیە بەجددی وەرگرتنی حەبی منع لەبەرەوەی هۆرمۆنە ناکرەیەکێک بە کەیفی خۆی و بە هەوەسی خۆی و مەسەلەن بچێتە سەیدەلیەکان و بەبێ ڕێنمایی دکتۆر بەبێ ڕاچەتەی دکتۆر وەریگرێ ئەو گەورەترین کێشەیە بۆ هەموو نەخۆشیەکان ینی دەرمانی وا فرۆشن بڕوا کە دکتۆر زۆر مەترسیدارە ینی لە هەموو جیانە ئەگەر زۆر تۆ بتوانی بیکڕیت لە سێت حەپێکی پاراستۆڵە لە دوای ئەوە دەرمانی قورس نایانە بە پێ ڕەچەتەی پزیشک بابەتی بە هەمان شێواز ئەنتیبایۆتیکەکان کە تۆ زۆر بەکاریهێنی چییە بێ ئەبێتە هۆی بەکتریا چاکەکان لە جەستە تا نامێنێ سیرەکەی زۆربەیانیان ئەڵێ زۆر هینم هەیە من بەردەوام مەسەن ئیلتیهاباتی ناوزێم هەیە و بەردەوام دووبارە ئەبێت و دووبارە ئەبێ لەبەرەوەی مەناعەتی گیانت دابەزیوە ئەنتیبایۆتیک زۆر بەکارێنی ئەچێ خۆیەکە بە بنکەیەکی تەندروستی لەوێوە مەسەلەن ئەمۆکسیل وەرەگرێ لەم لای تر سۆپراکس وە لەم لای تر ئەمە ئەم هەموو ئەنتیبایۆتیکە هەرچی بەکتریای باشە ئەی مرێنێ تر مەناعەتی جەستە ناتوانێت دژی ئەم
ئیلتیهاباتانە با بڵێن توشکە داوی مەڵی وەرزشکە وایە باشە بۆ خانمان تەنانەت ئێستا بینی ئەوانەشی کە دووجان ئەوان زیاتر وەرزشەکەن لە وڵاتە پێشکەوتۆکان تیبی تایبەتیانەیە مەلاکەن چوونە دەروانەیە ئەو جوڵەی کە لەو ماوەیە هەیەە لە کاتی پێشووترنیانە بەس لای خۆمان بەداخۆ زۆر جارێک دەڵێ ناچێ بەلای هیچ لە ڕاهێدان هەیە زۆر باش هۆشیارن زۆر بەیان باشە باسی قەڵەوی بکەین ئێستا زۆر خانمان هەیە لە پڕ بیریانەکەوێتەوە یعنی تەمەنێکی زۆر مناڵیان هەیە سێرەکەی 20 ساڵە چۆتە 89 کیلۆ یعنی کاتێ بیریەکەوێتەوە ئەشێوێت لەو بیرکەوتنەوەیە بە زووترین کات دابەزێتەوە مەبەستم چیە لەمە دکتۆرە زۆر خانم هەیە خۆی لە هەموو خواردنەکان دوورەخاتەوە تەنها کۆمەڵی ڕێگا بەکارهێنێ کە لەوانەیە ئەمە گۆڕانکاری هۆرمۆن و جەستەی زۆر بۆ دروستکە چەند گرنگە بۆ نمونە ئەگەر تۆ ئەتەوێت ڕێگایەکی تەندروست بەکاربێنی پرس بە پزیشک بکەیت ڕاستە ڕاهێنانێک لەناو هۆڵێکی وەرزشیە ئەوتوانێت کورسێک بۆ بنووسێک یاری لەسەرکەی بەڵام بە تایبەتی من بۆ خانماڵم بۆ پیاوان لەوانێت ئاسانتر بێ مادام هۆرمۆنەکانی بەردەوام لە گۆڕانکاریایە بۆی کە بتوانێت تێک نەچێت پرسێ بە دکتۆر بکە ئایا چ شتێک لە جەستەی منەوە باشە چ شتێ بکەم خواردن چیلا بەم چیلا نەبم چکە تۆ زۆر خراپە لە پڕ لە کۆمەڵی خواردنی زۆرەوە بێتە سەرەوەی هیچ نەخۆی جەستە تێکەچێت ئەمە تا چەند کاری ئەو شێوازی ڕێجیمە کە جەنابەت باسیەکەی زۆر هەڵەیە زۆر کەسیش ئەیکا بڵێ بەداخەوە زۆر کەسیش 18 ساڵە 20 ساڵە سەیرەکەی کێشی نەوەتە یعنی ئەمە ئەگەر بگاتە 30 چەنە بێ کێشی یعنی ئەبێ چی بکات چۆن چۆنی دای بەزێنێ لەبەر ئەبێ هۆشیار بن لە کێشەکانیان ینی کێشێکی مناڵێکی وەکو ئەوە ئەبێ کێشی لە 50کان بێ یا لە 60کان بێ بۆ نمونە ئەگەر زۆر بێ باشترین ڕێجیم ئێستا ماشەڵڵا دایەتیشن زۆرە یعنی لە شارەکەمان ئەتوانن سەردانی پزیشکی دایەت بکەن یعنی تەغزیەکان زۆرن مۆزوع ئەوە نییە مەسەرەن تۆ وەرزشەکەی بۆ ماوەی مانگێک یا 2 مانگ و تەواو ئیتر ئەبێ دابەزی و یا دانەپەزی ئیتر ئەمە مشکلەیەکی گەورەیە ئەم وەرزشە ئەبێ بەشێکی ژیانی خۆت بێ هەتا پیرەبی هەتا ئەگەیتە 60 و 70 ساڵ مۆزوع ئەوە نییە ئێمە ئەڵێن کێش دابەزێ لە معنای ئەوەیە لە ماوەی 2 مانگە ئەبێت تۆ 10 کیلۆ دابەزی نەخێر لەوانەیە بە 6 مانگ 2 کیلۆ دابەزی زۆر ئەتیادیە بەڵام شێوازی خواردنەکەت بگۆڕە یعنی شتە باشەکان بخۆ شتە خراپەکان لای بە لە ژیانت مەسەلەن شەکر و شیرینی و ئەوانە کە هیچ ئیسیفادەی نییە بۆ جەستەمان وازی لێبێنە هەڵی گرە هەر لە بە سەر مێزی خواردنەکە نەمێنێ مەسەلەن مەشروباتی غازیەکان با نەبێنێ یعنی زۆر مهم نییە ئەگەر نەی خۆم چیم لێیە مەسەلەن ینی نامرم وانە پرۆتین مهمە گۆشتە بێ بخۆم مریشکە بێ بخۆم ماسیە بێ بخۆم هێلکە شیر و بەرهەمی شیر ئەمانە ئەساسین مهمەکانن ئەبێ بیخۆم ئەو فایبەری زۆر بیوە و سەوزە ئەمانە ئەبێ بخورێ بەڵام هەندێشتی مەسەرەن نانێکی زۆر یا برنجێکی زۆر چی ئیسفادەیەکی هەیە ڕاستە هەستەکەم فوڵم پێی یعنی بەس ئیسیفادەی بۆ من نییە جگە لە قەڵەوی باشە چۆری جگەر زیاکە چۆری جگەریش زیابوو هەموو جۆر نەخۆشیەکان لەوێوە دەست پێکە لەبەرەوە ئامۆژگاریمان ئەوەیە یەک سەردانی پزیشکی پسپۆرت بکەن ئەگەر زۆر قەڵەو بن دوو ئەبێ بە هێواشی دابەزن نەک بە شێوازێکی کوتوپڕ و یەکسەری و کاریگەری هەبێ لەسەر سووری مانگانەیان و هۆرمۆناتیان بەعام وەکو دواپرسیاری من لە بەڕێزە دکتۆر ئەوەی کە ئاماژەت بۆ کرد ئەو ڕۆشنبیری و هۆشیاریەکە چۆناچەند بەتایبەت لە کاتێکا لە سووری مانگانە ئەوەستنەوە چۆن خاتونەکان لەبارەی ئەم با بڵن هۆرمۆنانەوە ئاگایان لە خۆیان بێ باست کردوتە دووەرزش بکەن باست کردوتت بۆ نمونە خواردنی تەندروست بەڵێ خەوێکی ڕێک بەڵام وتت لە کاتی بۆ نمونە سووری مانگانەیە ئەم هۆرمۆنانە پێویستەکە ئەمان زیاتر ئاگایان لە خۆیان بچون بردەوردە نەتەوێت بتەوێت هەندێک هەم گۆڕانکاری تەندروستی هەم دەرونیان لە خۆیان ئەبێ هوشیار بن لە شتی ئاسایی و شتی نائاسایی مەسەرەن تۆ ئەمە سووری مانگانەی بۆ یەک بەکار بهێنن یعنی ئەم کچە با بڵێن گەیشت کاتی نزیک بنەوە لە سووری مانگانە کە ئەوەستن ئیتر تەمەنی 45 بەپێی کەسەکان جیاوازە لەو تەمەنانەیە ئەبێت بۆ نمونە چی بکەن ئاگایان لە خۆیان بێ ئەو گرفتانیان بۆ دروست نەبێت لە هۆرمۆنیەوە خۆی ئاخر سووری مانگانە کەیت دوای ئەوە بە ساڵێک زۆربەیان ئەوەستن
تەواو ئەبێ ساڵێکی بەسەر بچێ لەسەر ئاخر سووری مانگانە اینجا پێ ئەڵێ ئەمە تەمەنی ناومێدی دەسی پێکرد کە دەست پێ ئەکا مەسەلەن یەکەم جار یەکسەر ناوەستێ 3 مانگ جارێ 6 مانگ جارێ خوێنێکی کەمی بۆیەت کە ئەم شتە دەستی پێکرد ئەبێ سەردانی پزیشکی پسپۆر بکە و سۆنەر بکە بۆ ئەستوری ڕەحم بەڕاستی زۆربەیان با بڵێن مەسەرەن 2-3 ساڵ وەستاوە لە سوڕی مانگانە سیرەکەی مەسەرەن قەترەیەکی خوێنیە بێ ئەڵێ قەیچێکە ئەمە خۆی کاتی سوڕی مانگانەم بوو هیچ مشکلە نییە ئەمە نیشانەیەکی زۆر گرنگە ئەبێ زۆر سەرنجیان ڕاکێشێ بێ هوشیار بن بێ ئەمە دوای ئەمە زۆر نەخۆشیەکی خراپ هەیە لەوانەیە یەکێک بێ لە نیشانەکانی شێرپەنجەی ڕەحم لەبەر ئەوە ئەبێ ئەم ئەستوری دیواری ڕەحمە زۆر ئاگایان لێبێ هەموو ئافرەتێک کە ئەوەستێ لە سووری مانگانە یان نزیکی وەستانەوەیە ئەبێ بە شێوازێکی دەوری سەردانی دکتۆرەکەی بکە و سۆنەرێک بکا بۆ ئەستوری ڕەحمی ئەگەر تەنک بەرە و تەنکی بڕوە باش بێ کێشەنیە ئەمە نیشانەیەکی طبیعیە و سووری مانگانەکەی بەرە ئەوەستێ ئەگەر بەرە و ئەستور بوونەوە بوو نەخێر ئەمە ئەبێ پزیشکە پسپۆرەکەی ئاگادار بێ و ئەو شتانە کە زەڕورە پشکنینانە کە زەڕورە ئەبێ بۆی بکە و لێ کۆڵێتەوە بزانێ هۆکارەکەی چییە ئەمە زۆر خاڵێکی گرنگە ئەبێ ئاگادار بن و هوشیار بن دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوای ئەوەی کە ئەم بابەتە بابەتێکی زۆر زانستی و تەندروستیە بۆ خانمان کە بتوان هۆشیار بن لە برداری جستەی خۆیانەوە و لە هۆرمۆنەکان و وە گرنگترین کەسیش کە پرسیاری پێ بکەن پزیشکە بەپێی قسەی کەسێکیش کەسی کە نەگەنجکە کەسی کە نازانێت پلان بۆ تۆ دانیا و جستی تۆ تەندروستکە سپاس بۆ تۆ هیوادارین سوودمەند بین بۆیان دەست خۆش زۆر سپاس.